ئێرە پردە تەقێنراوەکەی شارۆسکی پردەیە ئەو پردەی لە ماوەی دەمانگی ڕابردوودا کۆسپی سەرەکی بووە لە بەردەم نەکردنەوەی ڕێسەرەکی کەرکووکە و لێردا کاربەدەستانی داری هەولێر و بەغدا لە ماوەیەکی زەمەنی کووردا سێ دانیشتیان لەسەرکردنەوە ڕێی کەرکووکە و لێر دوور لە چاوی کامیرەکان ئەنجامداوە و بڕیاریش بوو کە ڕێگەکە بە زووی بکرێتەوە بەڵام وەک بەڕێوەبەری ناحەی پردێ دەڵێت تا ئێستا بەردێک نەخراوەتە سەر بەردێک تا ئێستا بەتەواوەتی کە قەراریان نەداوە بێگاکە بکرێتەوە ئەبیستین ئەڵێن ئیتفاقیان کردە بۆ کردنەوە بێگاکە بەڵام لە سەعرزی واقعە تا ئێستا هیچ شتێ دیار نییە و بێگاکەش نەکرایتەوە داواکاوی لەو لیژنانەی کەدا دەنشن هەرچ کاتێ ئیدارەی پردێش بانگشتی ئەو دانیشتانە بکەن ئێمەژ ڕای خۆمان هەبێتن بەناو جەماوەری ناحەی پردێش ئێمە بتوانین قسە بکەین ڕای خۆشمان هەبێتن کە بتوانین هاوکاوی ئەو دوو لیژنەیە بین کە بتوانن ڕێگاکە بکەنەوە کە بتوانین زیاتر خزمەتی هاوڵاتیان بکەینەوە بە تایبەتی بڕیاردەری ئەنجومەنی پارێزگای کەرکووکیش لەبارەی نەکردنەوەی ڕێی کەرکووکە و لێر پێی وایە ڕێکەوتیش کرابێت بۆ کردنەوەی ئەو ڕێگەیە جگە لە کاربەدەستانی هەولێر و بەغدا خەڵکی کەرکووک لی بێئاگان مای نیگەرانیە خەڵکی کەرکووک لە دوای ئەو هەموو نەهامەتی و ساڵە قوربانیدانا بە ئیدارەیەکی هەولێر و حکوومەتێکی بەغا نەتوان پردێکی معلق لە ماوەی هەفتەیەکدا کە داعش دەیان پردی تەقاندەوە لە مووسڵ بە هەفتەیە دوان پردی معلق و ئاسنیان بۆ دروست کرد بەڵام ئێستا خەڵکی کەرکووک و هاوڵاتیانی کەرکووک قوربانی ئەو بن بە ڕێگای مەرگە ئەگەر بڕۆن بۆ خەستەخانەیەک یا مەعامەرەیەتێک یا سەردانیەک بۆ لای کەسوکاریان بە هیچ شێوەیەک ئێمە ئاگادار نەکراوینێتەوە لەو کۆبوونەوەانەی کە ئەکرێ لە ناو لە نێوان ئیداری هەولێر و لە نێوان حکوومەتی بەغدا و تەنانەت لە وردەکارەکانیشان هیچ ئاگادارین ئەوەندەش مای نیگەرانیمانە کە درێژەیدا ئەم بابەتە و باجی یەکەمی سەرەکی قوربانیانەکانی خەڵکی شاری کەرکووک و پردێ و دەوروبەری ئەیدەن بە درێژایی زیاتر لە دەمانگی ڕابردوو ڕێی کەرکووکە و لێر بەداخراوی ماوەتەوە لە ئێستاشدا کە دەنگۆی کردنەوەی ئەو ڕێگەیە هەیە هاوڵاتیانی کەرکووک دەخوازن بەڵێنەکان لەسەر کاخەز نەمێننەوە و ڕێگەکەش بەڕووی هاوڵاتیاندا بکرێتەوە عومەر غەریب کورسات نیوز کەرکووک